بەڵێ سەوتمێت ئەم کاتتان باش بەڕێزان هیوای ئێوارەیەکی خۆش و سەلامەت بۆ هەموو لایەکتانە خوازم و زۆر سپاس بۆ ستافی گرین سکۆڵ سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە ئامادە بوون لەم سیمینارەیە سیمینارەکەی ئێمە لەسەر تێکچوونی هاوسەنگێ لە نێوان گوند و شار و ئەم تێکچوونە کاریگەری چی ئەبێت لەسەر ژینگە لەم سیمینارە چەند تەوەرێکمان ئامادە کردو بۆ ئێوەی بەڕێز تەوەرەکانمان بریتیە لە بەراوردکردن لە نێوان ژینگەی گوند و شار ئایا ژینگەی گوند و ژینگەی شار کامیان پاکترە کامیان زیاتر سروشتە ینی لە سروشتەکەی خۆی دەرنەچووە هەروەها تێکچوونی هاوسەنگی لە نێوان دانیشتوان لە گوند و لە شار و کاریگەریەکانی ئەم تێکچوونی هاوسەنگی لە دانیشتوان لە سەر ژینگە چییە هەروەها هۆکارەکانی پیسبوونی ژینگەی شارەکان چێ لە ئێستادا و شار و گوند کامیان زیاتر دۆستی ژینگەن و چارەسەرەکان چییە چۆن بتوانین هاوسەنگیەک دروستکەین یا ئەو هاوسەنگیەکە هەبووە بیگەڕێنینەوە بۆ ئاستێکە هاوسەنگیەک لە نێوان گوند و شارە دروستکەین ئێستا با بزانین بەراوردیەک بکەین لە نێوان ژینگەی گوند و شار ئایا ژینگەی گوند پاکترە یا ژینگەی شار پاکترە کاتێک ئەم پرسیارەکەین هەمومان خەیاڵمانە چێ بۆ لای ئەو بیرمانە چێ بۆ لای ئەوەی کە بەدڵنیایە ژینگەی گوند پاکترە با بزانین بۆچی ژینگەی گوند پاکترە ژینگەی گوند ئەگەر بێت و ئێمە هەر بە ڕسمێک پیشانی بین لەم ڕسمەیە کە ئەمە ژینگەی گوندە گوندێکی ئاسایی کوردستانە لە گوندا طبعا گوندەکان ئاو هەواکەی پاکترە ژینگەکەی ئاو هەوا و ژینگی خۆی پاکترە لە سروشتەکەی خۆی دەرنەچووە هیچ گۆڕانکارێکی بەسەرانە هاتووە گۆڕانکارەکانی کە بەسەر یا هاتووە هەمووی گونجاوە لەگەڵ ژینگەکەیان بۆ نمونە لە گوندەکانە ئەگەر دانیشتوانی یەکێک لە گوندەکان هاونیشتیمانێکی ئێمە جوتیارێک بێوێ لە ماڵەکەی خۆی بێتە دەرەوە کەش و هەوایەک وەرگرێ ئارامێک با بە مێشتی ئەم کەسە پێویست ناکا بڕوا بۆ هیچ شوێنێک بەس بەتەنها لە ماڵەکەی خۆی بێتە دەرەوە لەو کاتیای تر ئەمە بۆ خۆی ئاوهەوایەکی پاکی وەرگرت سروشتێکی جوانی بینی ئەمە خۆی لە خۆیان پێمانەڵێ کە ژینگەی گوند پاکترە لە ژینگەی شار بەڵام بە سێری ژینگەی شارکەین زانین ژینگەی شار چۆنە ژینگەی شار لە ئێستادا بەڕاستی شارەکان و بەتایبەتی شارە گەورەکان ئزدحامێکی زۆر یان با بڵێن خنکاندنێک وردە وردە بەرەو ئەواچێت زیاتر کەش و هەواکەی ئاوەکەی ژینگەکەی زیاتر پیس بۆ بەرەو پیسبوو نەڕوات ئەوش لەبەر چەند هۆکارێک کە وای کردووە ژینگەی شار پیستر بێت لە دوایەک ئەم هۆکارانە باسەکەین بەڵام ئێستا بە کورتی باسی ئەم چەند هۆکاراکەین یەکەم زیابوونی ژمارەی دانیشتوان خۆمان زانین ژمارەی دانیشتوان لە هەر شوێنەکە زیاد بکات ئەو شوێنە زیاتر تووشی پیسبوون ئەبێت
هەروەها زیابوونی ژمارەی ئەو بیناوباڵەخانەکان، ژمارەی خانووەکان، ژمارەی هۆکارەکانی گواستنەوە، هەروەها ژمارەی کارگە و مەسانعەکان، ئەمانە هەمووی هۆکارە بۆ پیسبوونی شارەکان. کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ژینگەی شارەکان بەرەو پیسبوون بڕوات. ئێستا ئامارێک بەپێی ئامارێک کە لە ساڵی 1965 لە باشووری کوردستان کراوە، ئامارە پێمانەڵێ کە لە باشووری کوردستان ڕێژەی دانیشتوان لە گوندەکان و لە شارەکانە چۆن بووە و ئێستا جیاوازەکە چییە، بەرەو چی ڕۆیشتووە، بەرەو زیاد ڕۆیشتووە یا بەرەو کەم، یا باڵانسی دروست بۆ لە نێوان دانیشتوان لە گوند و لە شارەکانە. بەپێی ئەم ئامارێک کە لە ساڵی 1965 لە باشووری کوردستان کراوە، زۆربەی دانیشتوان لە شاری سلەیمانی لە ساڵ 58 دانیشتوان لە گوندەکان ژیاون، خەریکی کشتوکاڵ بوون، خەریکی ئاژەڵداری بوون، خەریکی بەخێوکردنی پەلەوەر بوون. لە هەولێر لە پارێزگای هەولێر لە ساڵ 62 دانیشتوانەکەی لە گوندا ژیاون، واتە خەریکی ئەو کار و کەسابەت و پیشانە بوون کە لە گوندەکان ناکراوە. لە دهۆک لە ساڵ 67 دانیشتوان لە گوندەکان ژیاون، واتە ڕێژەیەکی کەمی لە شارەکان ژیاون. بەپێم ئامارە کە ئێستا لە بەردەستی ئێمە، ئامارە پێمانەڵێ لە کۆنا زیاتر لە ساڵ 62 دانیشتوان، واتە ساڵ 38 دانیشتوانەکە لە شار بووە، ساڵ 62 لە گوندەکان ژیاون. ئەمەش وای کردووە کە خەڵکی شارەکانیش ئاعتماد بکاتە سەر ئەو بەرووبوومانەی و دەستی کاری گوندەکان. بەڵام بەداخەوە لە ئێستادا بەپێی ئامارێک کە لە بەردەستی ئێمەدا وەرمانگرتووە، ساڵ 80 دانیشتوان لە ناو شارەکان ناژی، واتە کەمینەیەکی زۆر کەم و ڕێژەیەکی زۆر کەمی خەڵک لە گوندەکان ناژی کە لە ساڵ 20 وە کەمتریش. بەهۆی ئەم دابەشبوونە ناهاوسەنگەوە، تەمان ئەم دابەشبوونە ناهاوسەنگە کاریگەری چیە بێت؟ کاریگەری چیە بێت لەسەر پیسبوونی ژینگە، کاریگەری چیە بێت لەسەر پیسبوونی ژینگەی شارەکان بە تایبەتی. هەروەها کۆمەڵێک کێشە لەم کۆچکردن و ناهاوسەنگیەوە دروست ئەبێ. ئایا ئەو کێشانە چیە کە لە کاتی کۆچکردنی خەڵک لە گوندەکانەوە بۆ شارەکان دروست ئەبێت و چۆن بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین؟ مامۆستا ببوورە بێ زەحمەت ئەگەر بکرێت سکرینەکەت بکەیت فول سکرین سلایدەکان. ئافوان بەڵێ ببورێن ئێستا سە باشە؟ باشە، زۆر باشە، زۆر ببورن. طبعا یەکێک لەو کێشانەیە کە وتمان بەهۆی کۆچکردنی خەڵکەوە یا ئەم ناهاوسەنگیە کە دروستە بێ بەهۆی کۆچکردنی خەڵکەوە و پیسبوونی شارەکان بگتێ لە زیابوونی ژمارەی دانیشتوان وەکو پێشتر باسمان کرد. کاتێک ژمارەی دانیشتوان لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک زیاد ئەبێت، ئەم دانیشتوانە پێداویستەکانیشی زیاد ئەبێت. کاتێک پێداویستەکانی زیاد و شوێنی نیشتەجێبوون و حەوانەوەشی پێویستی با شوێنی زیاترە، لەبەر ئەوە بڕێکی زیاتر لە خۆڵ و خاشاک و پاشماوە هی ئەم دانیشتوانە زیاد ئەبێت. ئەمانەش هەموویە چێتەوە ناو ژینگەکە ئەگەر بێت و لە کاتی خۆیان بە شێوەیەکی زانستیانە ئەم پاشماوانە ڕیسایکلینگ نەکرێت و چارەسەر و تریتمێنتی زانستی و گونجاوی بۆ نەکرێت، وەکو لەم وێنەیە بینین لە چەند ساڵێکی ترە ئەگەر بۆ شێوەیە بڕوات ئەبینین کە زۆربەی چواردەوری شارەکان، قەراغی زۆربەی شارەکان ئەبێت بە پاشماوەی ئەم زبڵ و خۆڵ و خاشاکە بەداخەوە. بەپێی ئامارێک کە ڕۆژانە وەزارەتی شارەوانی بڵاوی کردوێتەوە، ڕۆژانە لە هەرێمی کوردستان نزیکەی 1200 تەن پاشماوەی ماڵان هەیە. ئەمە ڕێژەکەی بۆ ساڵێک ئەکاتە 2,228,000 تەن پاشماوە. لە ڕاستی ئەمە ڕێژێکی زۆر زۆرە لە پاشماوە. هەروەها بەپێی توێژینەوەیەک لە سای 50 گۆڕانکاری کەش و هەوا بەهۆی دروستکردنی بیناو باڵەخانەکانەوەیە، بۆی هۆکاری نیشتەجێبوونەوەیە. ئەمە چییە؟ ئەمە وتمانە دەردانیشتوان زیاد بوو لە لادێکان و کۆچیان کرد بۆ شارەکان و لە گوندەکانەوە چوون بۆ شارەکان و لە شارەکان نیشتەجێبوون، کەش و هەواکەش ئەگۆڕێت فەرقەکە، کەواتە لە سای 50 گۆڕانی کەش و هەوا بەهۆی دروستکردنی بیناو باڵەخانەکانەوە ڕوئات. کێشەیەکی تر کە لەم کاتی کۆچکردنە دروست ئەبێت کێشەی ئابووریە. کێشەی ئابووری بەڕاستی کێشەیەکی گەورەیە. مەبەستمان چیە لە کێشەی ئابووری؟ بۆچی کێشەی ئابووری بەلای ئێمەوە گەورەیە؟
کاتێک دروستبوونی ناهاوسەنگی یان ناهاوسەنگی لە ژینگەدا دروست ئەبێت وەکو ئێمە باسمان کرد بەهۆی ئەو ناهاوسەنگی دانیشتوانەکە گوندەکان پەراوێز خراون و شارەکانیش بەرەو زۆری و ئیزدیحام و خنکانی زۆرەچێت ناهاوسەنگیەکە لە چیەوە دروستە بێت ئەگەر لە کۆناسەی بکەین تاکی کورد زیاتر بەرهەمهێنەر بۆ وەکو لەوەی تاکێکی بەکاربەر بێت مەبەستمان لە بەرهەمهێنەر چییە لە کۆندا زیاتر خەڵکە لە لادەکانی شتەجێ بووە ئەتیمادی کردوتە سەر ئەو ئیشوکارانەی کە بەدەست و هێز و بازوی خۆی کردوێتی بۆ نمونە ئاژەڵداری کردووە کەرتی کشتتوکاڵ لە هەموو بوارەکانە کشتتوکاڵی کردووە پەلەوەریان بەخێو کردووە هەموو ئەمانە بەرەمهێنەر بوون و خەڵکی شارەکانیش زۆربەی خەڵکی شارەکان ئەتیمادیان لەسەر خەڵکی گوندەکان کردووە بەڵام کاتێک بەداخەو بە تایبەتی ئەم چەند ساڵەی ڕابردووە خەڵکی شارەکان و خەڵکی گوندەکان زیاتر ڕووی لەوە کرد کە ببێ بە فەرمانبەری حکومەت چوونە کەرتی سەربازی یا کەرتی حکومەتەوە دامەزراندن ئەمە زیاتر وای کرد تاکی کورد لە بەرەمهێنەرەوە ببێ بە تاکێکی بەکاربەر و واز لە کشتتوکاڵ و گوندەکان بێنێت و زیاتر بەرەو ئەو کار و پیشانە بچێت کە زیاتر ئیسراحەتێکی تایە و کەمتر ماندووبوونی تایە ئەمە شواکات کە نەک بۆ تاکەکانی کۆمەڵگە تەنانەت بۆ حکومەت و نەتەوەکەش زیاتر ئەتیماد دەکەنە سەر بەرهەمی وڵاتان کە ئێستا بەو شێوەیە کە هەمومانەی بینین بەرهەمی وڵاتان هاوردەکردن زیاتر بووە و کەمترین چوونە دەرەوەی بەرهەمەکان لە لای ئێمەوە ئێستای لەسەر هۆکاری پیسبوونی شارەکان زانین ئەو هۆکارانە چییە کەوا کات شارەکان پیس بێت بۆچی شارەکانمان پیس بووە بەعام لە هەموو جیهانە بۆچی شارەکان زۆرتر پیسە بێ و هەروەها لە کوردستان و لا شاری سلەیمانیشە هۆکارەکان بزانین چییە ئەن هۆکاری پیسبوونی شارەکان زۆر شتەگرێتەوە ئەم هۆکارانە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر تەندروستی مرۆڤ تەندروستی زیندەوەران تەندروستی ئاژەڵ و باڵندەی کێوی هەروەها ئەم مرۆڤ بەهۆی ئەم گۆڕانکاری کەش و هەوایە بەهۆی ئەم جۆرانەی پیسبوونەوە تووشی چەندەها نەخۆشیە بێت هەروەها بۆ نمونە پیسبوونی ئاومان هەیە پیسبوونی خاکمان هەیە پیسبوونیمان هەیە بە ژاوەژاو پیسبوونمان هەیە بە ڕووناکی بەڵام خۆشبەختانە جۆرەکانی پیسبوون بەپی هۆکاری پیسبوونەکە لە شارێکە و بۆ شارێکی تر لە وڵاتێکە و بۆ وڵاتێکی تریش ئەگۆڕێت بەپی توێژینەوەی کە ڕێکخراوی WHO جیهانی کردوویەتی 30,000 شوێن لەسەر زەوی دیاری کراوە کە ئەم توێژینەوەی لە ڕێگە ئەکمال سەناعی و مانە دەستکردەکانەوە کراوە بۆ ئاوی ئەو شوێنانە و هەوای شوێنەکان و خاکی ئەو شوێنانە دەرکەوتووە کە لە 192 ژینگەی ئەو شوێنانە بەپی ستانداردی جیهانی WHO کە دایناوە بۆ پیسبوون پیس بووە واتە ئەم لە 192 کە ڕێکخراوی WHO جیهانی هۆشیاری لێدە ئەم شوێنانە ئیتر بەرەو ئەوە چێکە توانای ژیان و توانای دانیشتوانەکەی توانای ئەوان نێتیایە بژین ئەمە کاریگەرێکی زۆر خراپیە بێت لەسەر تەندروستی مرۆڤوتمان ئەگەر بێت و باسی پۆلیوشن بکەین وتمان پۆلیوشن کارەکاتە طبعا کە پیسبوون هەبوو ژینگە پیسە بێت کاریگەری ژینگەیەکانی لێکەوتە ژینگەیەکانی لێکەوتە اقتصادی و ئابوووریەکانی لێکەوتە اجتماعی و کۆمەڵایەتیەکان و هەروەها لێکەوتە تەندروستیەکانی بابزانین هەر یەکە لەمانە لێکەوتەی چی ئەبێت بۆ نمونە کاتێکە پیسبوون بە هەوا ڕوەیە لە شارێکە یا ئاو هەوای ئەو شوێنە پیسە بێت ئەبینین کە نەخۆشیەکانی سی نەخۆشیەکانی ڕەبۆ نەخۆشیەکانی بەرزەفشاری خوێن هەروەها حساسیت کزانەوەی چاو ئەم نەخۆشیانە هەمووی بەهۆی پیسبوونەوە چەندەها نەخۆشی زیاتریش بەهۆی پیسبوونی هەواوە ڕوایەت هەروەها وەزارەتی تەندروستی خەستەخانەی هیوا راپۆرتێکی بڵاو کردوێتەوە لەو شوێنانە کە جۆرە مادەیەک ئەچێتە ناو هەواکەیانەوە جۆرە مادەیەک ئەچێتە ناو خاک و ئاوەکەیانەوە دەرکەوتۆ جۆرێکی جیاواز لە سەرەتان جۆرێکی جیاواز لە شێرپەنجە لەو ناوچانەیە زیاد کردووە کە ئەم زیادکردنی ئەم شێرپەنجەیە بەهۆی ئەو مادانەوەیە کە چۆتە ئەو ناوچە ینی چۆتە کەش و هەوای ناوچەکە و بۆ نمونە چۆتە خاکەکەیەوە چۆتە ئاوەکەیەوە یا چۆتە هەواکەیەوە دەرکەوتووە کە جۆرێکی جیاواز
لە نەخۆشی سەرەتان زیاد کردووە. بۆ نمونە باسی منتیقەی بازیان و کەرکووکە کا بەداخەوە کە جۆرێکی جیاواز لە سەرەتان لە لای خەڵکی ئەو ناوچەیە زیاترە بەپێی راپۆرتەکەی کە لە خەستخانەی هیوا دەرچووە. هەروەها پیسبوونمان هەیە بە ژاوەژاو. خۆشبەختانە پیسبوون بە ژاوەژاو و دەنگەدەنگ ئەتوانین بڵێن لە کوردستان بە شێوەیەک نییە کە زۆر بەرز بێت. لەبەر چی؟ لەبەرەوەی هەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی پیسبوون بە ژاوەژاو ڕەنگە بڵێن لە کوردستانە کەمترە. بۆ نمونە هۆکارەکانی گواستنەوەی ئاسمانی هەمانە، بەڵام بە شێوازێک نییە کە تەئسیرێکی زۆر خراپی هەبێت. یان بۆ نمونە کارگەی وا گەورەمان نییە کە پیسبوون یا مەسەڵەن دەنگێکی زۆر بێت. هەروەها گواستنەوەی ئاویمان بە شێوازێک نییە کە ببێتە هۆی ئەوەی کە پیسبوون ڕووبات. نەزم کارزان لای من قەت ئەگرۆیە. فەرموو بەردەوام بە کێشەی نییە. وڵاهی سلایدەکانم ئەفوان بە بزانم. باش. ئەفوێ ئێستا باشە؟ بەڵێ کێشەی نییە. زۆر باشە ئەفوونکە. وتمان بۆ نمونە لای ئێمە گواستنەوەی ئاوی نییە کە ببێتە هۆی ئەوەی کە ژاوەژاو. بۆ نمونە لە هەندێک وڵاتانە بە تایبەتی ئەو شارانەی کە لەسەر بەحرە ژین، پاپۆر و ئەو شاحینانەی کە پار هەڵگرە گەورەکان سەوتێکی زۆر دەرەکەن و واکە کە خەڵک و دانیشتوان ئەو ناوچەیە تووشی جۆرێک لە پیسبوون بە دەنگەدەنگ یا جۆرێک پیسبوون بە ژاوەژاو ببن. بەڵام ئەوەی کە هەیە لە کوردستان لای ئێمە زیابوونی ژمارەی ئۆتۆمۆبیل، زیابوونی ئەم بڵنگۆی جۆرە سیارەیە کە لە ناو گەڕەکەکان هاتوو چۆکە، ئەمەش بە شێوەیەک نییە کە بەڕاستی ببێتە هۆی ئیزعاجکردنێکی زۆری دانیشتوان و کێشەیەک دروستکات. پیسبوونی هەوا ئەگەر بێت و باسی پیسبوونی هەوا بکەین، لە تازەترین راپۆرتە پێگەی World Population Review وڵاتی عێراق لە ڕیزبەندی دێمین وڵاتە بۆ پیسبوونی هەوا. باشە، یعنی وەزارەتی پلاندانانی عێراق هۆژدارێکی یاوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە ئەڵێت لە عێراق بۆتە دێمین وڵات لە ڕیزی پیسبوون بە هەوا. یعنی هەوای عێراق بە شێوازێک پیس بووە کە وای کردووە هۆژداری بدرێت، یعنی گەیشتۆتە ئاستێک کە حکومەت هۆژداری بات. لە جیهان بەعام ساڵانە 4.2 ملیۆن حاڵەتی مردن تۆمارێکرێ بەهۆی پیسبوونی هەواوە. طبعا ئەمە ڕێکخراوی WHO جیهانی ئەم راپۆرتەی کردووە، واتە ڕێژەی پیسبوون بە ڕێژەی مردن بە پیسبوون بە هەوا ساڵانە 4.2 ملیۆن تێپەڕەکات، وە لە چەند وڵاتێکی وەکو هەندستان لەوانەیە ڕێژەکە هەر زۆر بەرز بێت کە بەهۆی پیسبوونی هەواوە ڕوات. بۆ نمونە لە کوردستانە وتمان دووکەڵی سیارەکان، دووکەڵی کارگەکان یان پاشماوەی کارگەکان و پاشماوەی خاڵاردەکان هەر یەکە لەوانە و پاشماوەی هەڵگرە گەورەکان واکات کە چەند مادەیەکی کیمیایی وەکو نایترۆجین ئۆکساید یا مثلەن سلفەر دایۆکساید یا کاربۆن مۆنۆکساید و کاربۆن دایۆکساید زیاترە چێتە ناو بەرگە هەواوە و ئەبێتە هۆی پیسبوون. یان ئەو پاشماوانەی کە لە پاشماوەی خۆڵ و خاشاک کە لە شارەکانەوە ئەگوازرێتەوە بۆ لاندفێڵەکان، ئەبێتە هۆی ئەوەی کە هەنێ جار بە شێوەیەکی نازانستیانە وەکو لەم وێنەی لەبەر دەممانایە ئەبێتە هۆی سووتان. کاتێک بووە هۆی سووتان ئەبێتە دووکەڵەکات، ئەم دووکەڵەش واکات ئاسمانی ئەو شوێنە ئەبێتە هۆی پیسبوون و پیسبوون بە هەوا ڕوایات و ڕێژەی پیسبوون بە هەواکە زیاتر بەرزەبێتەوە وەکو لەوەی کە پێشتر هەبووە. هەروە هۆکارێکی تری پیسبوونی هەوا ئەگەر بێت و ئێستا باسی بکەین، زیاتر ئەو کەرەستانە یان بڵێن ئەو مەوادانەی کە بەکاریان بۆ پیشەسازی یا بۆ نمونە بڵێن بۆ کەرەستەی بیناکاری بەکارێت. بۆ نمونە گەر چیمەنتۆ وەربگرین، بەرد وەربگرین، بۆ نمونە بەرد ئەم بەردەر کە لە شاخەکانە وەرەگیرێت، هەروەها لە چەند کارگەیەکەوە ئەهاردرێت و ئەکرێ بۆ مەوادانەی کە لە بیناسازیە بەکارێت ڕێژێکی زۆر لە تەپ و تۆز ئەچێتە ناو ئاسمانی ئەو شوێنانەوە. بۆ نمونە شارۆچێتی وەکو دەربەنی خان کە جۆر مەعمەلێکی زۆر هەیە هی بەردوورکردن، وای کردووە کە ئەو دانیشتوانی نزیک مەعمەلەکەن ئەڵێ تەپ و تۆزێکی زۆر یا بۆ نمونە هەواکەیان بە شێوازێکە کە زیاتر پیس بۆ وەکو لا شوێنەکانی تر.
هەروەها ئەگەر بێت و چیمەنتۆ وەربگرین بە نمونە چیمەنتۆ ئەبینین کاتێک کە رەستەی بیناسازی چیمەنتۆ مادە خاوەکەی لە شاخەکانەوە وەرەگیرێت کاتێک لە شاخەکانەوە وەرەگیرێت ئەگەر بێت و سەیری ئەم وێنەیە بکەین ئەم وێنەیە پیشانمانەیەات ئەوت ئێستا کە ئەم شاخە پێشتر چۆن بووە بەڵام بەهۆی چەند کەرەستە و بەهۆی چەند ئامێرێکی تێکدەر و کە ئەم شاخە ئیستیغلال کراوە بەکار هاتوو بۆ ئەوەی مادەی خاوی چیمەنتۆی لێ دەربهێنرێت ئەبینین شاخەکە ئێستا بووە بەچی یعنی تەنها شوێنێک ماوەتەوە و هیچی تر ئەمە چیە کات زیانی چییە بێت تەڵعەن زیانە گەێنێت بە ئاو هەوای ئەو شوێنە بۆ نمونە کەرەستەی بیناسازی چیمەنتۆ کاتێک کە بەرهەمێت سایە 40 ئەبێتە هۆی پیسبوونی ئاو و هەروەها سایە 23 ئەبێتە هۆی پیسبوونی ژینگەی هەوایی کەواتە هەر کەرەستەی چیمەنتۆ خۆی لە خۆیان کە دەریێت ئەبێتە هۆی جۆرێک لە پیسبوون و پیسبوونەکەش بە ڕێژەیەکی بەرز وەزەرێکی تر کە بەهۆی ئەم دەرێنانی چیمەنتۆیەوە ڕوئات بۆ نمونە سروشتی شوێنەکە تێکچوو ژینگەی شوێنەکە تێکچوو لە شاخێکی جوان و دیمەنێکی جوانەوە بوو بە تەنها شوێنێک کە پاشماوەی وەرگرتنی مادەکە ماوەتەوە هیچی تر هەروەها شوێن و لانە و حەوانەوەی چەندەها باڵندەی کێوی و ئاژەڵەکان هەروەها زیندەوەرەکان هەروەها مەسەلەن خشۆکەکان شوێنی ئەمانە هەمووی تێکچوو هێلانە و ماڵیان لێ تێکچوو بەهۆی ئەوەی ئەم کەرەستەیان ئەم شاخە ڕووخاو بۆ مەوادێکی بیناسازی بەکارهات هەروەها بەس لە ئەمریکا ساڵانە ئەگەر بێت و سای 76 چیمەنتۆ کە خۆیان دروستی ئەکەن و بەرهەمی هێنن 10 لە گازی کاربۆن مۆنۆکساید ئەخاتە ناو بەرگە هەواوە یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە تەنانەت ئەمریکا خۆی ڕۆژداریاوە لەو ڕێژە زۆرەی کە ئەچێتە ناو کەشوهەوا خۆشمانەزانین گۆڕانکاری کەشوهەوا لە جیهانە طبعا بۆتە شتێکی عام یعنی گلۆباڵە لە وڵاتێکا کەشوهەوا بە شێوازێک ئەگۆڕێ لە وڵاتێکی تریشا کاریگەریە بێ وەکو ئێستا خۆمانەی بینین لە وڵاتێکی وەکو کەنەدا لافاو هەستاوە لە وڵاتێکی تر کەمبارانیە خۆشمان بەداخەوە ساڵی پار تووشی ئەو کەمبارانیە بووین کاتە گۆڕانکاری کەشوهەوا لە هەموو وڵاتەکانە سیلسیلێ یعنی وەکو سایکڵێک وایە لە هەر وڵاتێکە تەوازنەکەی تێکچوو وڵاتێکی تریش بەهۆی زەرمەند ئەبێت بۆ نمونە لە زۆر وڵاتی تر هەیە تووشی بە بیابانبوور بوون چەنەها ئاژەڵ و باڵندەی کێوی و تەنها خەڵک تووشی قەیرانی برسێتی و تووشی قەیرانی بێخۆراکی بۆتەوانێ بۆی ئەم گۆڕانکاری کەشوهەواوە ئێستا ئەگەر وتمان هۆکاری پیسبوونی شارەکان زۆر هۆکارەگرێتەوە ئەگەر ئێستا باسی پیسبوونی ئاو بکەین مەبەستمان چیە لە پیسبوونی ئاو پیسبوونی ئاو مەبەستمان لە گۆڕانی لە سیفاتی کیمیاوی و بایۆلۆجی ئاوە کە ڕوو ئەدات کاتێک ئەم گۆڕانکاریە ڕوویدا ئەبێت هۆی ئەوەی کە کوالیتی ئاوەکە تێکچێت کاتێک کوالیتی ئاوەکە تێکچوو بۆ نمونە ڕەنی تێگەچێت تامی تێگەچێت بۆنی جیاوازە بێت ئەمە ئەبێتە هۆی ئەم ئاوە ناتوانێت بۆ کشتتوکاڵ ئیسفادەی لێ بکرێت ناتوانێت بۆ خواردنەوە ئیسفادەی لێ بکرێت تەنانەت ئەو سەرچاوە ئاویانەی کە پیس ئەبێت ئەکواتیک سیستەم یا مەسەن زیندەوەرە ئاویەکانی ناو ئاوەکەش تووشی کێشابن و تووشی ئەو بۆ نمونە بینیمان لەم ماوەی پێشوە کە چەندێک ماسی تووشی ماسیەکان مردن ینی توانێت ژیانیان نەما لەو سەرچاو ئاویانە جا ئەمە بەهۆی پیسبوونەوە بوو بێت کە پاشەڕۆی کراوەتە ناوی یا بەهۆی کەمبوونەوەی ئاوەکە بوو بێت کە خۆی وەرزی بێبارانی بوو هەروەها هۆکارێکی تر لە شاری سلەیمانیە تێکەڵکردنی ئاو و ئاوەڕۆی ماڵەکان هی ماڵان هی کارگەکان پاشماوەی پاڵاوگەکان پاشماوەی خەستەخانەکان پاشماوەی کەرەستەی بیناسازی هەموو ئەمانە ئەچێتە ناو ڕووباری تانجەرۆ بەبێ ئەوەی هیچ فلتەر و چارەسەرێک بکرێت بۆ نمونە ئێستا بینین ئەم ئاوەکە لەم بۆریەوە دەرچووە کەفی کردووە یعنی جوان بە شێوەیەکی زۆر جوان دیارە کەمە ئاوێکی پاگنی ئایا پاشماوەی ماڵانە پاشماوەی کارگەکانە پاشماوەی ئەو کارگانەیە کە ڕۆن دروستەکەن ئەمانە هەمووی ئەبێتە هۆی گۆڕانکاری لە سیفاتی کیمیاوی فیزیاوی ئاوەکە خۆشمانەزانین کە پێشتر ڕووباری تانجەرۆ هەبوو چەمی تانجەرۆ بەڵام بەداخۆ ئێستا لە ڕووبارێکە و بووە بە ڕووبارێکی متەقەتعی وەرزی تەنها لەو وەرزانەیە ئاوی پیا ئەڕوات کە وەرزی بارانبارینێکی زۆر بێواتە لە ناوەڕاستی زستانە ئەمە بێنەیە کە تانجەرۆمان پیشانەیە کە بەداخەوە لە بەشی خواروی ڕووبارەکە
خەڵکی لەسەرژی ئەو خەڵکانە ئاژەڵداریەکەن کشت و کاڵەکەن هەروەها زۆربەی لە قەراغی ڕووبارەکە ماڵ هەیە ئەبینین کە پیس بووە بە پاشماوەی کارگەکان و ئەگەر هەمومان بتوانین یان بچین بچینتان جەرۆ ببینین بەڕاستی بۆنێکی ناخۆش چەندەها قەوزە و باڵندە یعنی تەنانەت مردووشن لە ناو ئاوەکەیە یعنی تەنها ئاوێکی کەم بە ناو چەمەکەی ئەڕوا بۆتە چەمێکی متەقەتع واتە چەمێکی پیس بووە ئێستا ئەمەش هەرتان جەرۆیە بەڕاستی ڕسمێکە کە یعنی کەمێک ئاوە ڕوات ئاوەکەش بەڕاستی پیس بووە ئێستا باسیەوە تیمزانین ئایا گوند وەشان کامیان زیاتر دۆستی ژینگەن جیاوازی بینە و باڵەخانەکان لە ئێستا و ڕابردوودا چییە ئایا لە کۆندا بیناکان و باڵەخانەکان زیاتر دۆستی ژینگە بوون یان ئێستا زیاتر دۆستی ژینگەن و ئەو مەواد و کەرەستانەی کە لە کۆندا بەکار هاتووە ئەو نەخشە سازی لە کۆندا بەکار هاتووە ئایا ئێستاش هەمان نەخشە سازی بەکاردێت هەمان گونجان هەیە ئێستا ئەیبینین خۆمان تەبعەن لە ڕابردووە ئەو کەرەستە و مەوادانە لە ڕابردووە بینە و باڵەخانەکان هەم لە شارەکان هەم لە گوندەکان بە مەواد و کەرەستەی ناوخۆیی دروستکراون بۆ نمونە ئەگەر سەیرێکی گوندەکان بکەین لەم وێنە بە جوانی بۆمان دەرەکەوێت کە لە گوندەکانە لە کۆندا ئەوە ئێستاش تقریبان ئێستاش ناڵێن سەڵە سەهەروە بەڵام ئێستاش ئەتوانین بڵێ لە سا 50 هەر بە هەمان شوێ بە تایبەتی لەو گوندانەی کە لە ناوچە شاخاویەکانن یا بۆ نمونە دوورەدەستن و لە زۆر دوورن لە سەنتەری شارەکانەوە ئەبینین ئەو مادانی کە خانووکانی لێ دروستکراوە بەردە ئەو بەردە هەر لە ناوچەکە خۆیان هەبووە یان بۆ نمونە لە خشت دروستکراوە خشتیش مادەیەکی ئاسانە و زۆر دۆستی ژینگێ تەنها لە خۆڵ و ئاو دروست دەکرێت و سیمایەکی زۆر جوانیشەیە بە سروشت و بە خانووەکە هەروەها هەر لە گوندەکانە بۆ نمونە سقفی خانووەکان بە شێوازێک بووە لە حەسیر دروستکراوە یا لە خانوو دروستکراوە کە لە کۆندا پێیان وتووە ئێدارە ڕێکردن و 20 سانتیمەتر کەمتر یا زیاتر خۆڵ کراوەتە سەر سەقفی خانووەکان ئەمە بۆچی دۆستی ژینگە بوو ئێمە پێمان پێڵێن ئەم خانوانە دۆستی ژینگەن لەبەرەوەی ئەو خانوانە ئەو بینانە بە شێوازێک دروستکراون کە لەگەڵ لۆکال کلایمێتی ناوچەکەوە تا لەگەڵ کەشوهەوا لەگەڵ سارد و گەرمی ناوچەکە گونجاوە چۆن گونجاوە بۆ نمونە ئەم خانوانە بە شێوازێک بووە کە لە هاویندا کەمترین وزان پێویست بێ بۆ ساردکردنەوە لەوانەیە لە کۆندا هەندێک گوند هەبووە ئەسڵەن کارەبای نەبووە تەنها یعنی ئەعتیمادیان کردوتە سەر ئەو باوشەیە کە لە ناو خانووەکەیە هەیە وەلی ئێستاشدا بە هەمان شێوە هەروەها لە گوندەکان لە خانووەکان بە شێوازێک دروستکراوە کە زۆر دۆستی ژینگە بوون تەنانەت بۆ باڵندەکان باڵندەکان توانیویانە لە سەقفی خانووەکانە هێلانە دروست بکەن و توانیویانە زستان تەنانەت وە چە بخەنەوە لەم خانوانەدا لەم شێوازی خانوانە ئەگەر بێت و باسی شار بکەین لە شارەکانە لە کۆندا بینە و باڵەخانەکان چۆن بوو تەئسیری چی بووە لەسەر ژینگە لە کۆندا بە هەمان شێوەی گوندەکان لە شارەکانی شاڕاستە لە شارەکانی شاخانی مۆدرن هەبووە لە کۆنا و خانوانە هەبووە کە بە کەرەستەی بیناسازی دروستکراوە بەڵام بە شێوازێک بووە بەڕاستی کە زۆر دۆستی ژینگە بوون و هاوسەنگێکی باش هەبووە لە نێوان مەوادەکان و ژینگەکەیە ئەبینی لە شارەکان شاخشت بەکار هاتووە هەروەها سەقفەکە ئەگەر وێنەکە دیار بێ لای بەڕێستان سەقفەکەش لە دار دروستکراوە بە هەمان شێوە لە شارەکانیشە بە شێوازێ بووە کە ئاژەڵ و باڵندەکانی شوانیویانە لەگەڵ خێزانەکانە بژین و جێگەی خۆیان بکەنەوانێ هەروەها شتێکی تر کە زۆر گرنگە لە گوندەکانە تا ئێستش ئەوە ماوە لە گوندەکانە ریسایکلین هەبووە و ئێستش هەیە بەپێی بە دوواداچوونێکی من ئێستش هاوسەنگێک لە نێوان ئەو مەوادانەی کە بەکارهێن و ئەو مەوادانەی کە زیابیان و ریسایکلینەکەنەوە چۆن ریسایکلینەکەنەوە بۆ نمونە کاتێکە خانوویەک تێکێن ئەیڕوخێنن خانوویەکی تازە دروست ئەکەن ئەو مەوادانەی کە هەیە نەفرەی نایەن خانووی پێ دروستەکەن بۆ ئاژەڵەکانیان خانووی پێ دروستەکەن بۆ پەلەوەر و باڵندەکانیان یا ئەیکەن بە پەرژین بۆ ماڵەکان یعنی پەرژینی باخچە و ماڵەکانیان بەڕاستی کەمترین مادە بەفیڕۆچێ لە گوندەکانە هەروەها مژوێنێکی ترە پیشانمانەیە کە شارەکان لە کۆندا چۆن دروستکراوە لە خشت و دار دروستکراوە خشتەکانیشان بە پانتایی 20 بۆ 40 یا 20 بۆ 40 یا 40 بۆ 60
بە پانتایی بەکاری هێنا و وەکو گوندەکان سەقفەکانیشیان بەدار دروست کردووە. بەڵام ئەگەر بێت و باسی شێوازی خانووەکان و ئیمارە و بینا و باڵەخانەکان بکەین لە ئێستاە ئەبینین زۆربەی بیناکان زۆربەی باڵەخانەکان بە شێوازێکی وە دیزاین کراوە بە شێوازێکی وە نەخشەی بۆ کراوە کە کەمترین گونجانی هەبێ لەگەڵ ژینگەیە. ئەمە چۆن بۆ نمونە ئێستا زۆر ئەتیماد ئەکرێتە سەر کەرەستەکانی بەرد کەرەستەی چیمەنتۆ بۆ نمونە سەقفەکان زۆرتری چیمەنتۆیەوە شیش بەکارێت هەروەها مەوادی شوشە زۆر بەکارێت. ئێمە ناڵین شوشە با بەکارنەیە هەمووی جوانی خۆی هەیە بەڵام هەر یەکە و لە ئاستی خۆیان بەکاربێت بەپێی پێویستی خۆی بەکاربێت. بۆچی ژینگە دۆستان باسی شوشاکەن کە شوشە کەمتر بەکاربێت؟ لەبەر ئەوەی شوشە خاصیەتێکی هەیە خۆمانەزانین گەرمێکی زۆر وەرەگرێت و ئەیاتەوە واتە ئەو خانوانەی ئەو بینایانەی کە ڕووکاری دەرەوەیان یان بۆ نمونە هەمووی لە شوشە دروست ئەکرێت لەسەر 80 وزەی زیاتر پێویستە هەم بۆ ساردکردنەوە هەم بۆ گەرمکردن لەناو بینا و باڵەخانەکاندا. باشە بەداخەوە لە کوردستان مۆدێلی پەیڕەوکردنی تێکدان یعنی نۆژەنکردنەوە کەمە زیاتر تێکدانە. ئەم تێکدانش بەپێی ئاماری شارەوانی سلەیمانی بەس لە ساڵی 2018 29,000 زیاتر لە 29,000 تن پاشماوەی بینای هاوڵاتیان و کەرەستەی بیناسازی فرەدراوە بەبێ ئەم کەرەستانە هیچ بەکارهێنانەوەک و ریسایکلینێکی بۆ بکرێت. هەروەها مامۆستایەکی زانکۆ لە زانکۆی سلەیمانی لە کۆلێژی ئەندازیاری هەستاوە بەکردنەوە بە توێژینەوەیەکی ئەنجام داوە بە لەم توێژینەوە جیاوازی پلەی گەرمای لەسەر کەرەستەکان ئەو کەرەستانێکی ئێستا بەکارێن ڕۆلیان چێ لە گەرمبوونی ژینگە و گۆڕانکاریەکان و ئەو کەرەستانی لە کۆنا بەکار هاتوون. بۆی دەرکەوتووە کە 6 پلای ینی 6 پلەی گەرمی جیاوازی هەیە لە نێوان ئەو کەرەستانەیەکی ئێستا و ڕابردوو بەکار هاتووە واتە کەرەستەکانی کە ئێستا بەکارێن 6 دەرەجەی گەرمیان زیاتر لە کەرەستەکانی ڕابردوو. ئەمەش دیسانە هۆکارێکی تری گۆڕانکاری کەش و هەوایە. هەروەها وتمان چارەسەر زانین هۆ چارەسەرەکان چییە؟ ئایا چۆن ئەتوانین چارەسەرێک دۆزینەوە بۆ ئەوەی هاوسەنگی لە نێوان گوند و شارەکان دروستکەین وا بکەین شارەکانیشمان ببێتەوە دۆستی ژینگە و کەمترین زیان بەر ژینگە بگەێنین هەرچەنە پێشکەوتن و زیاتر فراوانبوونی شار و زیابوونی معامل و کارگەکان ئەمە خواستی هەمومانە هەموو کەسێک حەزەکات مەسەلەن وڵاتەکەی پێش بکەی بەڵام ئەبێ بە شێوازێک بێت کە هەمووی ڕێک بخرێ بەپێی یاسا و قانون و بەبێ ئەوەی کەمترین زەرەری هەبێ بۆ ژینگە. چارەسەرەکان باستی چارەسەر زۆرە بەڵام ئێمە ئەگەر بمانەوێت چارەسەرەکان بخەینە ڕوو بەڕاستی لە گوندەکانەوە دەست پێکەین. مەبەستمان چیە لە گوندەکانە؟ بۆچی گوندەکانمان لە پلەی یەکەما داناوە؟ وەکو پێشتر هۆکارەکانمان باس کرد گوندەکان طبعا یەکەم شت بۆ ئەوەی خەڵک بڕواتەوە بۆ گوندەکان پێویستیان بە هۆشیارکردنەوە هاندانە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ گوندەکان بۆ ئەوەی دووبارە گوندەکان بژێنینەوە بۆ ئەوەی دووبارە کەرتی کشتتوکاڵ و ئاژەڵداری و پەلەوەرەکان یعنی دووبارە دەستکەنەوە بە ژیان و دووبارە دەستی کارمان زیاتر بێت واتە ببینەوە بە تاکێکی بەرهەمهێنەر و تەوازنیش لە نێوان گوند و شارە دروستکەین و بگەڕێنەوە ئەگەر نەشگەڕێنەوە بۆ ئاستی کۆن بگەڕێنەوە بۆ ئاستێک کە بتوانین باڵانس دروستکەین. لە ڕاستیە نابێت هەموو خەڵک هەر بە ئاژەڵداریەوە خەرب بێت و پێویستمان بە پیشەی هەمە چەشنەیە بۆ ئەوەی کە ژیانێکی هەمە چەشنە و خۆشمان هەبێت. وتمان هۆشیارکردن و هۆشیارکردنەوە هەروە هاندانی خەڵک و گەڕانەوەیان بۆ گوندەکان ئەمە یەکێک لە چارەسەرەکان. چارەسەرێکی تر بەڕاستی بژانەوەی کەرتی کشتتوکاڵێ بژانەوە کەرتی کشتتوکاڵش دیسانەوە بەهۆی گەڕانەوەی خەڵکە بۆ گوندەکان. گەڕانەوەی خەڵکیش بۆ گوندەکان وتمان کەرتی کشتتوکاڵ ئەبوژێتەوە کاتێک کەرتی کشتتوکاڵ ئەبوژێتەوە کەرتی کشتتوکاڵ پێویستی بە دابینکردنی پێداویستی کشتتوکاڵیەکانە بە هەموو جۆرەکانیەوە پێداویستی ئاژەڵەکان بێ پێداویستی پەلەوەریەکان بێ پێداویستی زراعیەکان بێ هەموو ئەمانە بۆ جوتیارەکە دابین بکرێت جوتیارەکانیش ئامادەن بگەڕێنەوە گوندەکانی خۆیان. هەروەها لە گوندەکان بە تایبەتی ئەو گوندانی کە زۆر دوورە دەستن کە ناوچە شاخاویەکانن پێویستیان بە دروستکردنی ڕێگاوبان هەیە پێویستیان بە دروستکردنی خوێندە هەیە بۆ نەوەی نوێیان
پێویستیان بە بنکەی تەندروستیە، پێویستیان بە گەیاندنی پرۆژەی ئاوە. بەڕاستی ئەگەر ئەمانە هەمووی دابین بکرێت و خەڵک هەان بدرێت، بەڕاستی کەرتی کشتتوکاڵیش کە ئێستا چۆن پەراوێز خراوە ئەگەڕێتەوە بۆ ئەو شێوازەی کە هەمومان پێمان خۆشە. هەروەها هۆکار چارەسەرێکی تر ئەگەر بێت و لە شارەکاندا باسی چارەسەر بکەین، لە کاتی دروستکردنی بیناو باڵەخانەکانە پێویستە بیناو باڵەخانەکان ئەو ئەندازیارانەی کە پلانی دروستکردن و دیزاینی نەخشەکان دائنێن پێویستە بە شێوازێکی زۆر ورد و بە شێوازێکی زۆر سەردەمیانە و گونجاندن نەخشەی بیناو باڵەخانەکان دابنێن، واتە کەمترین مواد صرف ببێ، هەم لە ڕووی اقتصادیەوە هەمیش لە ڕووی ژینگەوە، یعنی کەمترین زەرەر با لە ژینگە. ئەمەش چۆن؟ بۆ نمونە لە کاتێکە کە نەخشەی خانوویەک دروست دەکرێ لە کوردستانە خانووی ڕۆقیبلە زۆر مەرغوبە، یا بۆ نمونە حساب بۆ ئۆریێنتیشنەکان و ئاراستەکان بکرێت. ئەو کەسانەی کە نەخشەی بیناو باڵەخانەکان دانن پێویستە مەسحێک یا مەسەن سێرڤەیەکی باشی کەش و هەوای ئەو شوێنە ئاراستەی با چۆنە، تیشکی خۆر چۆنە، هەروەها پلەی گەرمی چۆنە. ئەگەر ئەمانە هەمووی بەیەکەوە پلانێکی باش و دیزاینێکی باشی بۆ دام بندێت، دڵنیام خانووە بیناو باڵەخانەکانمان بە شێوازێک ئەبێکە زۆر دۆستی ژینگە ئەبن. هەروەها سیستەمی ئاو، ڕێخستنی سیستەمی ئاو لە ناو بیناو باڵەخانەکاندا لایەنە پەیوەندیدارەکان شێوازێک و سیستەمێکی وا پەیڕەو بکەن کە کۆکردنەوەی ئاو هەبێت. کۆکردنەوەی ئاو بۆ نمونە ئاوی باران کۆ بکرێتەوە. ئاوی باران زۆر جار بەبێ چارەسەر و زۆر جار بە چارەسەر ئەتوانێت بۆ پێداویستی جیاواز بەکاربێنێت، بۆ نمونە توانێت بۆ ئاودان بەکاربێت، هەروەها توانێت بۆ نمونە بۆ تەنانەت بۆ زۆر ئیشی ناوماڵ و کارگەکانیش بەکاربێت. هەروەها بۆ نمونە لە خانووەکاندا لە کاتی دیزاینکردن ڕووبەرێکی سەوزایی جێبهێڵدرێت کە ئەم ڕووبەرە نابێت لە 9 مەتر دوورجا کەمتر بێت و ئەگەر زیاتر بێت زۆر زۆر باشترە. یعنی ئەم ڕووبەرە سەوز بکرێت لە هەموو بینایەکدا، ئەمە وەکو مەرجێک بێت کە ئێستا مەرجیشە بەڕاستی. ئەمەش یەکێکە لە چارەسەرەکان. چارەسەرێکی تر بەڕاستی بریتە لە ریسایکلینگ، واتە بەکارهێنانەوەی کەرەستەکان، چ لە نۆژنکردنەوەدا چ لە کەرەستەکان وەکو وتمان لە پاشماوەی ماڵان، پاشماوەی کارگەکان، ئەمانە هەمووی ریسایکلین بکرێت. هەمووی کاتێک کە ریسایکلین کرا بۆ نمونە پشت ببەسترێت بە وزەی جێگرەوە RDF کە ئەم وزەی جێگرەوەی ئێستا لە سلێمانیا کارگەیەک هەیە کە ئەم ریسایکلینە کات وزەی جێگرەوە، ئەم وزەی جێگرەوەیە ئەتوانێت هەم کەرەستەکان ئەمان بۆ ریسایکلین کە هەمیش ئەم وزەیە ئەتوانرێت بگرێ بە کارگەکان و کارگەکان استیفادەی لێ بکەن. یەکێکی تر لە بیناو باڵەخانەکانە ڕەنگی سارد بەکاربێت، بۆ نمونە ڕەنگی سپی بۆ ڕووپۆشکردنی ڕووی دەرەوەی بیناکان، ئەمەش زیاتر بۆ مەبەستی پێچەوانەکردنەوەی گەرمی و تیشکی خۆرە. هەروەها چارەسەرێکی تر بەکارهێنانی کەرەستەی نەگەێنەرە لە بیناکان بە مەبەستی دابڕانی بیناکان لە گەرما و سەردی. هەروەها پشتبەستن بە وزە نوێبووەکان وەکو وزەی با، وزەی خۆر بۆ گەرمی. ڕاستە لە کۆندا لە کوردستاندا ئەم شێوازە پەیڕەو نەکراوە، بەڵام لە خواروی عێراق و لە ئێران سوودیان لە هەوا، یعنی لە ئاراستەی با وەرگرتۆ بۆ نقلیان کردۆ بۆ بە دیزاینێک بە شێوازکی هەندەسی نقل کراوە بۆ ناو بیناکە کە لە شوێنێکیان داناوە ئاویان تیا داناوە، ئەم باە لە ئاوەکە یا و بۆتە هۆی فێنکردنەوەی ئەو شوێنە. ئەبینی ئەمە بینایە کە بەڕاستی هەم سروشتیانە هەم سەردەمیانە هەمیش مەسافەیەک و مەساحەیەکی جێهێشتووە بۆ سەوزایی. هەروەها یەکێکی تر لە چارەسەرەکان بەڕاستی کۆکردنەوەی ئاوە، کۆکردنەوەی ئاو، جیاکردنەوەی ئاو، کۆکردنەوەی ئاوی پاشەڕۆکان، جیاکردنەوەیان لەبەر ئەوەی ئاوی پاشەڕۆکان چ پاشەڕۆی کارگەکان، چ پاشەڕۆی ماڵان، چ پاشەڕۆی خەستەخانەکان و چ پاشەڕۆی پاڵاودەکان هەر یەکان مەوادی جیاوازی تیا، هەر یەکان ستێپ و پرۆسێسی معالەجەکردن و تریتمێنتی خۆی جیاوازە. بۆ منە ئاوی ماڵان لەوانەیە بە چارەسەرەکەی زۆر زۆر کەمتر و کولفەیشی کەمتر بێت ئەگەر نهێڵن تێکەڵ بە یەکتری بێت، ئەمە کولفەیەک شەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار حکوومەت و ئاوەکەش استفادەمان لێ کرد. خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلامانەوە تەرخانکردنی بودجێکی تایبەتە ساڵانە بۆ پاراستن و سەوزکردنی شوێنەکان. مەبەستمان لەمە چێ؟ بۆ نمونە هەموو ساڵێک دیاردەیە کە بینین سووتانە، بۆ نمونە سووتانی گۆیژە، ئەزمار، چەنەها پاوان و شوێنە سووتە. ئەم سووتانە تەنها
نابێتە هۆی دووکەڵ و سەوزایەکە لەناو بچێت باڵندەی کێوی هەیە لەو ناوچانە ئاژەڵ هەیە ئەمانە هەمووی تووشی زەرەر ئەبێت هەروەها هەموو ساڵێک تووشی ئەو قەیرانە بین کە لە وەرزی کەم ئاویە وەرزی هاوینە هەنێک لە باخەکان هەنێک لە پارکەکانی ناو شارەکان لە گەشە ئەوەستن بەهۆی کەم ئاویەوە بۆ نمونە دارێک هەتا ئەڕوێت خۆمان نەزانی لەوانەیە چەند ساڵێکی پێ بچێت بەڵام بە چەند سانەیەکی کەم ئەم دارە ئەسووتێت لەبەر ئەوە ساڵانە پێویستە بودجەیەکی وا تەرخان بکرێت کە هەم سەوزای زیا بکرێت هەم سیانەکردن و پاراستنی ناوچە و شوێنە سەوزەکان بەڕاستی ببێتە هۆی ئەوەی کە سەوزایەکان یا مەسەلەن لە ناو نەچێت ساڵانە تووشی ئەم کێشانە نەبینەوە بە بەردەوامی هەروەها ئاوەڕێی زێرا بوو پاشەڕۆی کارگەکان فلتەر بکرێت یعنی پێش ئەوەی تێکەڵی چەم و ڕووبار و دەریاچەکان ببێت فلتەر بکرێت بۆ نمونە من خۆم مەسحێکی بچووکی دەریاچەی دوکان یا با بڵێن زێی دوکانم کردووە کە ئەو شوێنە گەشتیاریەکان یا بۆ نمونە ئەو ڤێلا و باخانەی کە لەسەر ڕۆخی ئاوەکە دروست کراون ئەبینی پاشماوەکانیان هەر هەمووی پاشماوی ئەم شوێنانە هەر هەمووی ئەچێتەوە ناو ئاوەکە ئەمە چی کرد ئەمە هەم ئاوەکە پیس بوو هەم سیمایەکی ناشرنیش یا بەژینگەکە و ئاوەکەش زۆربەی لە ئاوێکی بەسوود و سازگارەوە ئەبێ بە ئاوێکی پیس خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلامانەوە بەڕێوەبردن و ئیدارەکردنی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی واتە ئیدارێکی باش بکرێن و ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی مەبەستمان چیە لە ئیدارەکردن بۆ نمونە ئاوی سەرزەوی ئیداری ئاوی سەرزەوی چۆن بکەین ساڵانە لە پلان و استراتیژی حکومەتە دروستکردنی چەند بەنداوی بچووک بۆ نمونە لە لادیەکانە پۆند و ئەستێڵێک دروستکرێ کە بە خۆشحالیەوە لە کۆنا لە گوندەکانە ئەستێڵکیان دروست کردووە ئەگەر بێت و ئەم وێنەیە سیرکەین ئەمە حەوزێک پۆندێکی بچووک ئەستێڵکێکە کە ئاویان کۆ کردووە و ئاویان بەکارهێناوە باشە هەروەها ئاوەکان سەرچاوە ئاویەکان ڕێگەی لێ بگرین لە پیسبوون ئەمەش ئیدارێکی باشی ئاوی سەرزەویە ئیداری ئاوی ژێرزەوی چۆن ئیداری ئاوی ژێرزەوی بکەین ئیداری ئاوی ژێرزەوی ئەبینین لەم چەند ساڵەی ڕابردووە بەداخەوە ڕێژەیەکی بەرچاو ڕێژەیەکی بەرز لە بیر هەڵکەندراوە جا ئەم بیرانە قانونی بێ یاسایی بێ یا نایاسایی بێ بەڕاستی ئەبێ بە شێوازێکی زانستیانە بێت ڕاستە لە زۆر شوێنە پێویست بەهۆی کەم ئاویەوە پێویست بۆ ئەم بیرانە لێ بدرێت پێویست بۆ ئەم بیرانە هەڵکەندرێت بەڵام بەڕاستی بە شێوازێکە کە زانستیانە نییە ئەو مەسافەیەکە لە نێوان بیرەکانە زانستیانە نیە و زۆر جارە و ئامێرانی کە بیرەکان هەڵەکەنێت زەرەر بە ژینگە و ئاوی ژێر زەویە دێنێت هەروەها چارەسەرێکی تر کە گرنگە بەلای ئێمەوە دووبارە ڕێخستنەوە و دروستکردنی کارگە و پاڵاوگەکانە بە شێوەیەکی یاسایی ببێتە هۆی تێکچوونی زەوی کشتتوکاڵی و پیسبوونی ژینگە واتە با پاڵاوگەی زۆرمان هەبێت با کارگەی زۆرمان هەبێت بەڵام ئەمانە هەمووی فلتەری هەبێت بۆ نمونە پاڵاوگەکان فلتەری هەبێت کارگەکان فلتەری هەبێت بە شێوەیەکی یاسایی بێ بۆ نمونە چەندەها کیلۆمەترێک لە شوێنی دانیشتوانەوە دوور بێ بەپێی یاسا ڕێک بخرێ هەروەها دیاردەیەکی تر استغلالکردنی زەوی کشتتوکاڵیەکانە بەڕاستی کە ئێستا ئەو زەویە بە پیت خۆمانەزانین خاک و ئاوی کوردستان چەنێ بە پیتە و چەنێ بۆ کشتتوکاڵ و جۆرەها کشتتوکاڵ شیاوە ئێستا زۆربەی زەوی کشتتوکاڵەکان ئەکرێ بە کارگە ئەکرێ بە مەسانە ئەکرێ بە بینا و باڵەخانەی نیشتەجێبوون بەڕاستی ئەمانە هەر هەمووی ئەبێتە هۆی تێکچوونی ژینگە و پیسبوونی لەبەر ئەوە ئەگەر بێت و ئەمە بە شێوەیەکی یاسایی و بە شێوازێک ڕێک بخرێت کە کەمترین زەرەر لە زەوی کشتتوکاڵیەکان بات لەبەر خۆمان زەویشمان هەیە ئەتوانین بۆ پاڵاوگە بەکاربێت ئەتوانێت بۆ دروستکردنی کارگە بەکاربێت ئەتوانێت بۆ دروستکردنی شوێنی نیشتەجێبوون بەکاربێت کەواتە ئەمە کەمترین زیانی یا لە زەوی کشتتوکاڵیەکان من زۆر سپاستانەکەم شتێکی وان نەماوە ئەگەر بەڕێستان هەوڵما لە کاتی خۆیان سمینارەکە تەواو بکەم ئەگەر جەنابتان پرسیارێک ڕوونکردنەوەیەک هەر شتێکتان هەبێ من لە خزمەتانە مامۆستا ڕۆشن بۆ پێشکردنی سمینارە بەڕێزان ئێستا من دەرگای پرسیارەکانتان بۆ دەکەمەوە دەتوانن لەوێ بنووسین پرسیارەکانتان بکەن و ئەوەش دەوێت تکات دەست بەرزکاتەوە بۆ ئەوەی مایکی بکەمەوە لای خۆم پرسیار بکات بۆ من لینکی فۆرمەکە ڕێن فۆرمە ئەلکترۆنیەکە ئێستا لە شوێنی چاتەکە دادەنێم ئەوانەی پرسیاریان نییە دەتوانن پڕی بکەنەوە و دواتر
هۆڵەکە بەجێ بێڵن. بەڕێزانەوەی ناتوانێت لێرە نامە بنووسێت چکە هەندێک لەو بەڕێزانەی پێشتر ئاماژەیان بەوە کرد کە لە شوێنی نامەکان ناتوانن پرسیارەکانیان بکەن، دەتوان لە گروپی گرین سکوڵ لە هۆری گرین سکوڵ لە تەلەگرام ئەگەر پرسیارێکیان هەیە پرسیارەکانیان بنووسن، من لێرە ئاراستەی مامۆستا دەکەم. دەست لێوەش خۆش، سوپاس بۆ هەموو دایکتان. مامۆستا ڕۆشن هەندێکیان داوای پرزنتێشنەکە دەکەن، ئەگەر ئاسایی بێت دواتر لە هۆڵی گرین سکوڵ بەیان دادنەین. بەسەر چاو زۆر ئاسایی. ئێمە ئەم سیمینارەمان بۆ خزمەت و خزمەتی ژینگە و خزمەتکردن و خزمەتکردنی ئێوەی بەڕێزە بەسەر چاو دوایی جەنابەت لە هەر شوێنێکە بۆیان بڵاوەکەیتەوە شەیدەکەی زۆر ئاساییە. باش، زۆر سوپاس مامۆستا. دواتر ئینشاڵڵا لە گروپی گرین سکوڵ بۆتان دادنەین، ئەوانەی دەیانەوێت بۆ خۆیان سوود لێ ببین.